ئێرە نەحەلەبە نەیەمەنە نەغەزەیە نەوێرانەیەکی بەجێماوی جەنگی دووەمی جیهانیشە بەڵکو ئێرە شاری شرناخە لە باکووری کوردستان شارێکی وێران لەناو بێدەنگیەکی جیهانیدا ساڵی 1960 کاتێک جەمال گۆرسیل بەهۆی کودەتاوە دەسەڵاتی لە تورکیا گردەدەست لە چاوپێکەوتنێکی ڕۆژنامەوانیدا دەڵێت ئەگەر ڕۆژێک تورکە شاخستانیەکان کە مەبەستی کوردە کێشەیەک بۆ تورکیا دروست بکەن ئەوە سوپا ئامادەیە هەموو شار و گوندەکانیان بەسەردا بەڕوخێنێت بە جۆرێک کە لە ناو خوێنی خۆیاندا بخنکێن. ڕێک 56 ساڵ دواتر قسەکەی جەمال گۆرسیل دێتە دی کاتێک لە ساڵی 2016دا بەشێک لە گەنجانی باکووری کوردستان بە مەبەستی بەدەستهێنانی خۆبەڕێوەبەری شارەکان ڕوبەڕووی سوپای تورکیا بوونەوە و تیایدا بەشێکی بەرچاوی گەڕەکەکانی شارەکانی نسێبین و جزیرە و سلۆپی و شرناغ بە تەواوی وێران بوون. لە ڕۆژی 14 ئازاری ئەم ساڵەوە بۆ ماوەی 8 مانگ حکوومەتی تورکیا هەر چەشنە هاتوچۆیەکی بۆ شەرناغ قەدەغە کردووە. بەپێی ئەو زانیاریانەی میدیاکانی تورکیا و باکووری کوردستان بڵاویان کردوتەوە 7 گەڕەکی شارەکە بە تەواوی وێران بوون. قایمقامی شەرناغدانی بەوەدا ناوە کە 2044 خان و بە تەواوی تێگڕوخاون. دوای نزیکەی 8 مانگ حکوومەتی تورکیا قەدەغەکردنی هاتوچۆی سەر شەرناخی هەڵگرت. ئایجان ئیرمەز پەرلەمانتاری هەدەپا کە دوای هەڵگرتنی قەدەغەی هاتوچۆ سەردانی شەرناخی کردووە دەڵێت پێشتر پێمان وابوو کۆمەڵێک خان و ڕوخێندراون بەڵام ئەوەی بینیمان شتێکی دیکە بوو. حکومەت هەموو ڕوق و تووڕەیی خۆی بەسەر شارەکەدا ڕژاندووە بە ئەنقەست ماڵەکانیان ڕوخاندووە بۆ ئەوەی دانیشتوانی شەرناغ جارێکی دیکە نەگەڕێنەوە شارەکەی خۆیان و ئامانجیشیان گۆڕینی دمۆگرافیای ناوچەکە بووە. سوپای تورکیا لە ڕۆژی 14 ئازاری ئەم ساڵەوە ئۆپراسیۆنێکی لە دژی گەنجانی ناویەکینەکانی پاراستنی سڤیل دەست پێ کرد. لەو کاتەوە تا ئێستا ڕێگەی بە ڕۆژنامەنووسان و ڕێکخراوەکانی مافی مرۆڤی نەداوە سەردانی شارەکە بکەن. حکوومەتی تورکیا وێرانبوونی شرناخ و شارەکانی دیکەی باکووری کوردستانی خستۆتە ئەستۆی پەکەکەوە بەو پاساوەی پەکەکە هێزەکانی خۆی ناردۆتە ناو شارەکانەوە یان گەنجانی سەر بە پەکەکە لە ناو شارەکاندا بۆ بەرەنگاربوونەوەی سوپا و هێزانیەکان خەندەقیان دروست کردووە. بەڵام ئەوەی لەم نێوانەدا هاوڵاتیانی باکووری کوردستان و ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی نیگەران کردووە ئەوەیە کە دەڵێن حکوومەتی تورکیا شارەکانی باکووری کوردستانی لە بێدەنگیەکی تەواودا وێران کرد بێ ئەوەی لەلایەن کۆمەڵگای نێودەوڵەتیەوە حکوومەتی تورکیا ڕوبەڕووی سزا یان ڕەخنە ببێتەوە.